سەبارەت بە گرنگی ئەم بابەتە بە تایبەتی هەم لەسەر عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ میوانەکەم قسە دەکەم لە بەغداوە. بەڕێز دکتۆر عەباس وەهامی شارەزای بواری وزە لەگەڵم دەبێت. دکتۆر عەباس سپاس کە لەگەڵ کوردستان 24 نەوتی هەرێمی کوردستان جارێکی دیکە لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیاوە هەناردەی بازاڕەکانی جیهان دەکرێت. بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان ئەم پرۆسەیە چەند گرنگە؟ السلام عليكم ورحمة الله وبركاته. گەورەتان لێبێت. گومانی تێدا نییە ئەم ڕێکەوتنێکی زۆر دڵخۆشکەرە، هەزاران جار پیرۆزە لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق. ئەم ڕێکەوتنێکی زۆر باشە، هیوادارین کە ڕێکەوتنی زیاتریشی بەدوا دابێت. ماوەیەکی زۆر بوو چاوەڕێی وەها ڕێکەوتنێکمان دەکرد، چونکە ئێستا ئەم ڕێکەوتنە سوود بە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانیش دەگەیەنێت. بێگومان گومانی تێدا نییە کە ئەم جۆرە لە ڕێکەوتن دەبێتە هۆکاری زیاتربوونی متمانە لە نێوان هەردوو حکوومەتدا. پشتیوان بەخوای گەورە ئەم ڕێکەوتنە دەبێتە دەستپێش خەری خێر و بەرەکات بۆ عێراقیەکان. زۆر باشە. جگە لەوەی کە نەوتی هەرێمی کوردستان هەناردە دەکرێتەوە بازاڕێکی دیکە بۆ پێکەوە بەستنی عێراق بە ئەوروپا لە ڕێگەی هەرێمی کوردستان دەکاتەوە. ئەمە لە ماوەی ڕابردوودا کەم نەوتە ڕاگیراوە 350 میلیارد دۆلار زەرەر بەرابووری عێراق کەوتووە. ئەمە چەندە گرنگە هەنگاوێکی گەورەتر بەرەو بوژانەوەی ئابووری عێراق و هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەم بۆڕیەوە. گومانی تێدا نییە ئەم ڕێکەوتنە زۆر گرنگە. ئێمە هەمیشە لەگەڵ ڕێکەوتن بووین لەگەڵ سۆمۆ، چونکە سۆمۆ بەرپرسە لە هەناردەی نەوتی عێراق، بەرپرسە لە هەناردەی نەوتی بۆ تورکیا و بۆ شوێنەکانی دیکەش. هەروەها ئەم ڕێکەوتنە یاخود هەناردە نەکردن لە ڕێگەی سۆمۆ هەندێک کێشەی هونەری دروست کرد بوو. ئەو نەوتەیش کە بۆ هەرێمی کوردستان دابین کراوە 50,000 بەرمیل نەوتە، واتە 50,000 بەرمیل بۆ بەرهەمێنانی ناوخۆ بۆ بەکارهێنانی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە. بێگومان حکوومەتی هەرێمی سوود لەم نەوتە وەردەگرێت. ئەوەی کە پەیوەستە بە حکوومەتی ناوەندیەوە ڕێکەوتنێکی گرنگە، چونکە حکوومەتی عێراق پێشتر هەوڵی داوە کە ئەم دۆسیە سەقامگیر کات و ئەم دۆسیە کۆتایی پێبهێنێت. هەروەها هەوڵی داوە ناکۆکیە سیاسیەکان کۆتایی پێبهێنێت کە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمدا هەبووە. بۆیان ڕێکەوتنە لای بەغدا شتێکی گرنگ و جێگەی بایەخە. هەروەها حکوومەتی بەغداد بە گرنگیەوە سەری ئەم ڕێکەوتنە دەکات، چونکە هەناردەی زیاتر دەبێت، ملیاران دلار زیاتری دەست دەکەوێت لە کۆتایی ساڵدا، خەزیێنەکەی زیاتر پارەی تێدەچێت، چونکە لە ماوەکانی ڕابردوودا لە 2 ساڵ و دەمانگدا پارەیەکی زۆری دەستچوو بۆی ڕاوەستانی ئەو نەوتەی هەرێمی کوردستانەوە بۆ دەرەوە. بیرمانەتی ئەمە لە بەرژەوەندی حکوومەتی عێراقە، چونکە تۆ ملیاران دلار بۆ دەگەڕێتەوە بۆ خەزیێنەی خۆت، تۆ لە زیانەوە دەیتە قازانج. پشتیوان بەخوا حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمیش سوود لەم ڕێکەوتنەوە وەردەگرن و پارەی زیاتریشان. ئەم ڕێکەوتنە هەناردەکردنەوەی نەوتی کوردستان جارێکی دیکە دەباتەوە سەر نەخشەی وزەی نێودەوڵەتی کڕگارانی نەوتی کوردستان زیاتر دەکات. پێت وایە هەرێمی کوردستان چه پێگەیەکی لە ئاستی بازاڕەکانی جیهان، بازاڕی وزەی جیهانیدا دەبێت؟ بێگومان هەرێمی کوردستان خاوەنی پێگەیەکی زۆر گرنگە، چونکە پێشتریش 300,000 بەرمیل زیاتری هەناردە دەکرد. ئەمەش کەم نییە. ئێستاش 190,000 بەرمیل نەوت هەناردە دەکات کە دەکرێت ئەم ڕێژەیە زیاتر بەرز بێتەوە. ئەمە شتێکی کەم نییە، شتێکی جێگەی بایەخە. بێگومان ئەم نەوتەیە دەگاتە بازاڕی جیهان، هەروە کاریگەری دەبێت لەسەر بازاڕی نەوت. باشە، بۆ وڵاتانی ئەوروپا بە تایبەتی کە کڕیارانی سەرەکی نەوتی هەرێمی کوردستانن ئەتوانێت جێگرەوەیەکی باش بێت لەبری ئەوەی بە تێچوێکی زۆرتر یا بە نرخێکی زیاتر نەوت لە وڵاتانی وەکو چین و وڵاتانی دیکە بکڕن. ئەم جارە هەرێمی کوردستان جێگرەوەی ئەو وڵاتانە بێت بۆ وڵاتانی یەکێتی ئەوروپا بە تایبەتی ئیتالیا کە کڕیاری یەکەمی ئەوروپی نەوتی هەرێمی کوردستانە. بێگومان چونکە نەوتی نزیکتر واتە تێچووی کەمتر، واتە پارەی زیاتر. بۆیە بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان ئەو نەوتیان دەینێرێت تێچووەکەی کەمترە بۆ ئەوروپا لە ڕێگەی بەندەری جیهانەوە. ئەوروپیەکان خوازیارن کە ئەم نەوتە هەناردە بکرێتەوە، چونکە پارەی کەمتر و تێچووی کەمتر لە سەریان دەکەوێت. کەواتە کاریگەری لەسەر بازاڕی نەوت چی دەبێ؟ بازاڕی وزە نرخی نەوت لە بازاڕی جیهاندایە هیچ ئاڵوگۆڕێکی بەسەردادێت بە هاتنە ناو ئەو بازاڕەوە، هاتنە ناوەوەی نەوتی هەرێمی کوردستان؟
ئێمە ئێستا ناڵێن نرخی نەوت دادەبەزێت چونکە دابەزین نرخی نەوت پێویستی بە هەنگاوێکی زۆرە بەڵام هەناردەی نەوتی زیاتر لەلایەن عێراقەوە مانای وایە کاریگەری دەبێت لەسەر بازار واتە هەناردەی نەوتی زیاتر لەلایەن عێراقەوە ئەوەمان لێ دەکات کە ئێمە پشت پێ بەستراوتر بین لە بازاری نەوتە ئێستا ئێمە دەواازەیەکی ترمان هەیە بۆ گەاندنی نەوت بە ئەوروپا ئەویش دەواازی هەرێمی کوردستانە ئەمە دەواازەیەکی باشترە لە ئێمە بۆ ئێمە وەک لە چین و هەندستان و تەنانەت وڵاتانی عەرەبی وڵاتانی ناوچەکە چونکە ئێمە نزیکین چونکە ئێمە ڕێگەکەمان نزیکترە بەرە ئەوروپا ئەمەشمانە وایە کە ئێمە خاوەنی خاڵێکی بەهێزترین کە دەواازەی جیهانە و نزیکترین لە بازاڕی جیهانیەوە بێگومان ئەمەش کاریگەری دەبێت لەسەر بازاڕی وزەی جیهان هەروەها سوودی زیاتریشی دەبێت لە عێراق باشە پێت وایە ئەو کۆمپانیانەی کە لە بواری دەرهێنان و بەرهێنانی نەوت کار دەکەن متمانێکی زیاتر بە هەرێمی کوردستان و عراق دەکەن پێشووتر بەهۆی ئەو ڕێکنەکەوتنەوە ڕاگیرانی بەشێک لەو کۆمپانیانە لە عراق شابوونەوە بەڵام ئێستا ئەتوانن جارێکی دیکە دەسەوە بەرهێنان بکەنەوە ئایا کۆمپانیای زیاتر ئەتوانێت لەو ڕێگەوە و بەرهێنان بواری وزە لە هەرێمی کوردستان بکات؟ بێگومان بەم دوایانە یاخود بەم 2 ساڵەی دوایی عێراق سەقامگیری زۆری بەخۆیەوە بینیوە دۆخی ئەمنی زۆر باشە کێشەی ئەمنیمان لە خوای گەورە بە زیاد بێت بەڵام هەندێک کێشەی تەکنیکی هەبوو لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد بەڵام ئەوەش نەما ئەوەش ئێستا بەرەو هەماهەنگی چوو ئەوەش بەرەو یەکتێگەیشتن چوو بێگومان ئەمە وا دەکات کە کۆمپانیەکانی بواری نەوت بێنە هەرێمی کوردستان بێنە عێراق چونکە دۆخەکە سەقامگیرە تێگەیشتن هەیە دیپلۆماسیەت هەیە هەناردەی نەوتی عێراق دەستی پێکردوێت و هەناردەی نەوتی هەرێم دەستی پێکردوێتەوە. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر عەباس وهامی شارەزای بواری وزە لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 بووی.